ئێوارەتان باش بەڕێسان بەخێراتنی هەموو لایەکەکەم من ڕاوێژ ناسە یاریدەدەری پرۆگرامەکان لە ڕێکخراوی فایڤۆن لاب بە خۆشحاڵیەوە ئەمڕۆژ لەگەڵتانین لە هەفتەی چوارەمی مانگی تۆمارکردنی کار لەگەڵ فایڤۆن لاب لەمڕۆ باس لە هێمە بازرگانیەکان و ڕێکارەکانی تۆمارکردنی هێمە بازرگانیەکانەکەین بە خۆشحاڵیەوە ئەمڕۆژ زریان خان لەگەڵمانەوێت زریان خان ئەتوانی سکرینەکەی خۆتان شێر دەستخۆش زۆر باشە. بۆ ئەمە بەسەش هەندێ لایەنی زۆر ئەوانی کە گرنگە بن بۆ ئێوە پێویستان پێ ئەبێ چکە ناکرێ هەموو یاساکە بڵێن باز بکرێ تەنها لە مثلەن لە ماوەی یەک سەعاتە لەبەرەوە ئەو شتانە باز ئەکەین کە گرنگن و ئێوە لە داهاتووە ئەگەر ویستان هێما بازرگانەکانتان تۆمارکەن پێویستان پێبێ. ئەم یاسایە یەکەم جار بە ژمارە 21 لە ساڵی 1950 دەرچووە، دواتریش چەند جارێک تعدیل کراوە، بەڵام پێش تعدیلی ئەخیر لە ساڵی 2004 لە سەردەمی پۆڵ بریمەرە حاکمی مەدەنی عێراق بە ژمارە 8 تعدیل کراوە و پێشتر قانونی علامەی تیجاری و بەیاناتی جغرافی بۆ، بەڵام ئێستا کراوە بە قانونی علامەی تیجاری و مؤشراتی جغرافی و داوای لە برنیشەکەم هەندێک جار مثلەن کاتەوەی عەرەبیەکە بکەی بە کوردی زۆر جار من زۆر باش نیم لەوەیە کە بە تەواوەتی کوردێکی پەتی دابنی لە جیاتی کەلیمە عەرەبیەکە وش عەرەبیەکان لەبەرەوە ئیتر هیوادارم بەس ینی مەبەستەکە بگەێنێ. ئێستا مەبەستمان لە هێما بە PM یاسایە هێما تەنها هێمای بازرگانی هێما بە شێوەیەکی گشتی ئەمانە لە خۆ ئەگرێ. هێمای بازرگانی، خزمەتگوزاری خەدەمی، جەماعی بە کۆمەڵ و زەمان، ینی زەمان مەبەستمان لێی گرنتیە، هێمای گرنتی. بەڵام لێرە ئێمە زیاتر پێویستمان بە هێمای بازرگانی ئەبێ ئەمە باسەکەین و دواتریش بە وەک چۆن بڵێن بە شێوەیەکی گشتی باسی جۆرەکانی تریش ئەکەین. هێمای بازرگانی بە پێی ئەم یاسایە هێمایەکە یاخۆت یان کۆمەڵە هێمایەکە کە هێماکە کە بتوانڕێ هێمایەکی بازرگانی ینی علامەیەکی تیجاری لێ دروست بکرێت یا دروست ببێت و لەو ڕێگەیەوە تۆ بتانی بەرهەمێک کە بەرهەمێک تایبێتە بە پرۆژەیەکی خۆت لە بەرهەمی پرۆژەیەکی تر جیا بکرێتەوە. ئەمانش چی لە خۆ ئەگرێ؟ هێما ئیشارەت وشەش بە تایبەتی ئەمانە ئەگرێتەوە، ناوی کەسی واتە ئەکرێ ناوی کەسی وەکو علامەی تیجاری بەکار بهێنرێ، بەڵام وەک باسی ئەەکەین کە ئەڵی ناوی کەسی ناکرێتەوە ناوی خەڵکی تر بەکار بهێنێت. طبعاً ناوی کەسی، پیچ، ژمارە، سیمبۆل، تەسەوڕەکەم نەمزانیناوە کوردێکە چییە، وەکو تەسەوڕەکەم لۆگۆ، هەر لۆگۆ سیمبۆل کافی بێ و ڕەنگەکانەکرێت چۆن ڕەنگێک بەیەکەوە، مەسەلەن ئەگەر سیر بکەی گوگڵ هەم ڕەنگە کە ببینێک سەری ناسیتەوە لەگەڵ نووسینەکەیە یان هەر کۆکراک لەوانەی سەرۆیان ئەکرێ ناویش بێ و ئەکرێ هەر مەسەلەن هێمایە بێ ئیشارە بێ، ینی هەردووکی بێکەوە ئەکرێ بەکار بهێنرە. جا بەسی ئەومان کرد کە وتمان هێما بە پێی ئەم یاسایە ئەمانە ئەگرێتەوە، ئەو کاتە چۆن بڵێن ئەو باسی علامەی تیجاریمان کرد و علامەی کە باسی علامەی خزمەکەین خزمەتگوزاری مەبەستی لێ شەرعی ئیشارەتێکە یعنی دەلالەتێکە مەجموعەیە دەلالاتە ئیشاراتە کە بەکارهێنرێ بۆ جیاکردنەوەی خزمەتگوزارێک لە خزمەتگوزارێکی تر، ئەگەر خزمەتگوزارێکە زۆر دەگمەن بێت یاخود مەزدەری خەدەماتەکە ئیشارەت بێ بۆ مەزدەری خەدەماتەکە خزمەتگوزارێکە و ئەکرێت خزمەتگوزاری مەسەلەن بەرامەجی تەلەڤیزیۆنی ئەوانە شەروەکو علامەتی خدمە، مەسەلەن بۆ نمونەگەر بۆ نمونەوەکو جزیرە CNN ئەمانە وەکو علامەتی خدمە تەسەوڕەکەم بتوانڕێ پارێزگاری لێ بکرێ ئەوە ئەگرێتەوە. علامەتی زەمان گرنتی ئەویش هەر وەک چۆن ئەڵێن مەجموعەیە مەسەلەن هێما یان ئیشاراتێکە کە لە ڕێگەی صاحبی حقیقی کەسەکەەوە مەسەلەن پارێزگاری لێ ناکرێت، بەڵام ئەمە زیاتر بۆ چییە؟ بۆی بتوانڕێ وەکو بڵین ئەو شوێنی کە بەرهەمەکەی لێ بەرهەم هاتووە ئەو هەرێمە یان ئەو شوێنی کە لی دروست کراوە
بۆ ئەوەی بۆ نمونە زۆر جار برنجێکە بینین ئەڵێ المنشأ رووسیا یا مثلا پاکستان یا سین و جغرافی مؤشراتی جغرافیشمانەیە هێما جغرافیەکان وەکو ئەوی شەر تاڕادێکی زۆر مؤشراتێکە کە مثلا چی دیاری ئەەکە شوێنی بەرهەمهێنانی بەرهەمەکە لە دەوڵەتێک یان مثلا لە هەرێمێک و سیمەکەی یعنی مثلا جۆرەکەشی دیاری ئەەکە خاصێتەکانی جۆرەکەی لەو منشأ جغرافیە علامەتی بە کۆمەڵ جەماعی ئەمانە زیاتر لەلایەن مثلا ئەندامانی کۆمەڵە هاوکاریەکان تەعاونیەکان یا جەمعیەتەکان کۆمەڵەکان بەکارهێنران لەلایەن ڕێکخراوەکانەوە بۆ پارێزگاریکردن لە هێماکە. اینجا ئەگەر هێماکە ئیشارەتەکە زۆر جار ئێمە ئیشارەتێکمان هەیە زۆر بە جوانی ینی دەلالەت ئەکا لەو بەرهەمەی کە تۆ بەکاری هێنی ینی مەسەلەن کە ئەزانیت کە ئەم کە لۆگۆی ئەبینی ئەم ترید مارکە ئەبینی زۆر بە باشی تعبیرەکە لەو بەرهەمەی کە تۆ بەکاری هێنی. بەڵام ئەسە بۆ نمونە ئەگەر نمونەیەکتان بەمێ بە چینە سەر آخر سلاید ئەمە چەند لۆگۆیەکن چۆن وەکو بڵین ترید مارکێکن زۆر جوان تعبیر لەوە ئەکە کە مەسەلەن ئەمە خواردنە یان ئەمە ئەگەر مەسەلەن شامپۆیەک بێ بە شێوەیەک وا دروست کراوە بڵین ترید مارکەکە کە تعبیرەکە لەسەرەوەی کە ئەمە شامپۆیەک ئەمە خواردنە ئەمە یاریکی مناڵان ئەمە سیارەیە. بەڵام هەندێکمان هەیە کە بەو شێوەیە تعبیری لێ ناتوانین بزانین کە ئەمە یەکسەر دەلالەتە یان وەکو ئیشارەت ئەکا بۆ ئەو جۆرە بەرهەمە. لەم حاڵەتەیە چیەکەین ئەگەر نەتوانڕا وەکو خۆی بەرهەمەکە یا خستن گوزارکە لێک جا بکاتەوە ئەو کاتە توانای تۆمارکردنەکە یان مەسەلەن تۆ ئەگەر ترید مارکێک هەیە داوای تۆمارکردنیەکەی ئەگەر نەتوانڕە بەو شێوەیە تعبیر لە بەرهەمەکە بکات ئەو کاتە ئەڵێ چی یاساکە ئەڵێ بەکارهێنانەکەی تۆمارکردنەکەی وسێ لەسەر چی تایبەتمەندی بەرچاوی بەدەستخستن لەسەر لە ڕێگەی بەکارهێنانەوە ینی لە ڕێگەی بەکارهێنانەوە ئەوان پروڤیەکەن بەڵام لە ڕێگەی بەکارهێنانەوە ئەتوانرێ بناسرێتەوە. ینی ترید مارکەکە لە ڕێگەی بەکارهێنانەوە ئەزانی کە ئەمە دەلالەتەکە. بۆ نمونە ترید مارکی ئەپڵ ینی مەسەل ئەمە سێوێکە بەڵام چۆن سێوێک ئەتوانرێ بگەڕێتەوە بۆ بەرهەمێکی تەکنۆلۆژی ئەمە وای کردو کە بە تێپەڕبوونی کات بۆ هەموو کەس ئاشکرا هەر کە مەسەلەن ئەو سێوی بینی کە قەپێکی لێ گیراوە ئەزانڕێت کە ئەمە ئەگەڕێتەوە بۆ شەریکەی ئەپڵ. ئەنجا هێمای بازرگانی دەبێت مڵکی ئەو کەسێک کە تۆماری ئەکات. بەڵام یەک مەرجمان هەیە بۆ ماوەی 5 ساڵ لەسەر یەک بەکاری بهێنن لە ڕۆژی تۆمارکردنەکەەوە ئەبێت کە تۆماری کرد بۆ ماوەی 5 ساڵ لەسەر یەک بەکاری بهێنرێ ئەو کاتە ئەبێتە مڵکی خۆی وەکەر مڵکێکی تر وەکو لە محازەڕەکانی پێشووترا باسمان کرد. ئەنجا کێ ئەتوانێت داوای تۆماری هێمای بازرگانی بکات هەر کەسێکی سروشتی وەک باسمان کرد کەسی سروشتی وەکو ئێمە و کەسی یاساییش وەکو منەظەماتیان ئەو کەسانی کە شخصێتی یاساییان هەیە کەسی ئاسایی نین عێراقی بیا بێگانە ئەتوانێت داوای تۆمارکردن بۆ ترید مارک پێشکەش بکە. و دوای ئەوە کە تۆمار ینی ترید مارکەکە هێما بازرگانێکە بنایە تۆمار کرا ئەتوانێت ڕێگری لە هەر کەس بکات کە بەبێ ڕەزامەندی کەسەکە خۆی بەکاری بهێنێ و چجا ینی گرنگ نییە کە وەکو خۆشی بەکاری بهێنرێ مەسەلەن ئەگەر تەقلیدی بکات گەر لەو بچێ بە شێوەک لە شێوەکان لەو بچێ لێکچوونێکیش لە بینە هەبێ هەر ئەتوانڕێ ئەو کاتە ڕێگری لێ بکات. بۆچی چونکە ئەبێتە مەسەلەن زۆر جار بێتە هۆی تێکەڵبوون یان وا لە خەڵکی ئەکات بچێ ئەو بەرهەمەی تر بەکار بهێنرێ. بۆ نمونە من زۆر جار خۆم پەنیرێک هەیە کیری بەڵام نەوعێکی تر هەیە ئێرانیە تەقلیدیان کردوان لەبەرەوەی ئێران گوێ بە ملکی فکری نایەن کڕیمانەوە هاتوونەتەوە ماڵەوە سێرمان کردومە ئێرانیەکەوە بزانم کێبی ناوە شتێکی بەڵام ڕێک لێ یەکە چن ینی تا زۆر نەیخوێنیتەوە ئەوانە بەڵام کەچووی لە مەسەلەن لە سەلاجەکە دەرد کرد هیچ گوێی نایت یەکسەر ئەیکیتە ناو سەبەتەکەەوە بەڵام دواتر بۆ دەرەکەوێت کە ئەمە تەقلیدێکی زۆر زیرەکانەیە.
بۆ بەپی ئەم بەندەکانی ئەم یاسایانە بوو زۆر کەس لە جلسەکانی پێشوا باسی ئەویان کرد مەسەلەن وەکو ئێمە زۆر جار تەقلیدی لەوە چێ باسی ماکدۆناڵدمان کردووە بەرگەر کینگ و ئەوانە بەڵام لە عێراق بەپی بەندی ئەم یاسایە بەپی ئەحکامەکانی ئەم قانونە هێمای بازرگانی ناودار ئەوانەی کە زۆر بەناوبانگن پارێزگاری لێ ئەکرێ هەرچەندە ئەگەر ئەو هێمایانە لە عێراق تۆماریش نەکرابێتن هەر پارێزگاری لێ ئەکرێ ئەگەر تەرکیز بکەینە سەر ئەم بەشەی تریان ئەڵێ بە هەمان شێو ئەو هێمایانەش کە هێشتا تۆمار نەکراون بە مەرجێک هاوشێونە من لەگەڵ هێما ناودارەکان ینی هەندێک هێما هەیە هێشتا تۆمار نەکراون هەر پارێزگاری لێ ئەکرێت بە مەرجی هاوشێونە بن لەگەڵ هێما ناودارەکان بە شێوک بەکارهێنانەوە لە خەڵکی بکە کە بزان هێماکە گەڕێتە بۆ خاوەنی هێما ناودارەکە ینی هەندێک هێما هەیە تۆمار نەکراوە پارێزگاری هەر لێ ئەکرێت بێژگەر و هێمانی کەوتمان کە زۆر ناودارن بەڵام بە شێوەیە کە لەگەڵ هێما زۆر ناودارەکەوەی کە زۆر لەبەرچاوەیە لێک نەچن ئێستا بۆ نمونە مارکەیەکمان هەیە هیتاچی بەڵام ئەگەر دیقەت بن لەوە زۆر جار مەسەن گسکێکی کارەبایی یا شتێکتان کڕی بێ بۆتان دەرکەوتووە کە ئەمە هیچ شەریکە ئەسڵەکە نییە تەقلیدەکەیەتی بەڵام بەس بە سپێڵەکە ئەتوانی لێکی جا بکەیتەوە و بە گوێرەی ئەم یاسای ئەم هێمایانە تۆمار ناکرێن ئەگەر هێمایەک دروست بکەیت و هەندێ لەمانی خوارەوەی تیابێ یان لێکچوو بێ لەگەڵ ئەمانی کە باسی ئەەکەین تۆمار ناکرێت و کاتە کە داواکارێک و پێشکەش کرد کە کەشفیان بۆ کرد ڕەبزەکرێتەوە ئەو هێمانی کە تایبەتمەندی جیاکەرەوەیان بەکارهێنراوێن تیانیان هێمای تەقدیمەکەی بەڵام هیچ تایبەتمەندیەکی تیانیە کە لە ڕووی بازرگانیەوە دەلالت بێ لەسەر بەرهەمێک یاخود گرنگیەکەی یان ڕێژەکەی شوێنی بەرهەمهێنانی و یاخود ئەوانی کە لە زمانی عێراقیە بەکاردێ بۆ ئیشارەدان ینی بۆ بەرهەمە ینی ئەبێ بە شێوەیەک بێت کە ینی بەپی زمانی عێراقی طبعاً کاڵین زمانی عێراقی زمانی کوردی شەرەگرێتەوە ئەو بەرهەمان ئەو هێمانی کە دژی بەرژەوەندی گشتینیان دژی نەریتە باوەکانی کۆمەڵگان ئێمە خۆمان ئەزانی لەوە چه هەندێک شتە بێ کە لەگەڵ کەلتوری ئێمە نەگونجێ لەبەرەوە گەر شتێک دروست بکەی لۆگۆیەک دروست بکەی خۆت نەخشەی بۆ بکێشی کە زانرا کە زەدی عورفی کۆمەڵگایە زەدی نەریتە باوەکان و کاتەویش ڕەبزەکرێتەوە ئەو هێمانی کە لەگەڵ سرودی نەتەوەیی و میدیاکان مەدالیای نیشتیمانی عێراقی یان وڵاتێکی تریان ڕەخاونەتەوە گرتوەکان و ئەندامانی یەکێتی پاریزەوەی وتمان عێراق کە ئەندامە لە ڕێکەوتنی پاریس سەبارەت بە مولکی فکری ئەمەش وەکو چۆن مەسەلەن داڵێکمان ئەو کاتی خۆی لەسەر تەلەڤیزیۆنی عێراقی داڵێکدا ئەمرا مەسەلەن بۆ نمونە ئەوەیەکێ بە نمونەیەک بێ بە ئەوانە یاخود سرودی نێتەوەی ماڵتنی ئەگەر شتێک بۆ ئەوەدا نرابێت دەلال لەو سرودە بکات ئەوەش هەر نابێت یان ئەو هێمانی کە لەگەڵ ڕەمزە ئاینیەکانە ینی ئەچنەوە سەرێکیان لێک ئەچن هێمای خاچی سوور مانگی سوور خاچی جنێڤیان ئەسێری سوور ئەمە کوردێکی بەو شێوەیە تەرجەمەم کردووە ناوی کەسێکی تر بەبێ طبعاً بەبێ ئیزنی خۆی ئێستا زۆر جار هەندێک ڕێکلامە بینین کە کەسێکی تایە ئەوە طبعاً ئەو بە ئیرادەی خۆی و بپارەی دراوەتێ لە مقابلە هاتووەکە ئەو ڕێکلامە ئەکا بۆ شوێنێ ئەگەر ئێمە ناتوانین وەکو ترێدمارک یان بۆ نمونە KFC ڕسمی کەسەکە خۆی داهێنەرەکەی دانراوە بەڵام ئەگەر بەبێ ئیزنی خۆی نەبێ ناتوانڕێ وێنەکەی هێماکەی بێ ڕەزامەتی خۆی بەکار بهێنرێ هێمای هاوشێو بۆ هێمایەک بۆ کەسێکی تر بگەڕێتەوە و بۆ هەمان بەرهەم و بێتەوەی خەڵەساندنی خەڵکی ئەمەش بۆ هەمان شەو ناتوانڕێت تۆمار بکرێ لێرە پرسیاری گێتە پێشەوە ئەڵێ ئایا دوو کەس دەتوان لەمان کاتدا داوای تۆماری هەمان هێما بکەن لەوە چ تۆ هێمایەکن دروست کردبێ نەخشە بۆ کێشابێ حازر کردبێ کەسێکی تر بە هەمان شێوە هەمان هێمای دروست کردبێ و کاتێک کە بەیەکەوە ئەچن تەقدیمی ئەەکەن لەو چ بڵم لە یەک ڕۆژا بێ یان لە هەفتەیەکە بۆ لە حاڵ کاتەکان ئەکەوێتە یەکەوە لەم حاڵتەیە چی ئەکرێ لەم کاتێ فەرمانبەری تایبەتمەند کە پێوترێ موسەجل پێشی ئەلانکردن چکە ترێدمارکە پێ ئەلان بکرێ هەڵسێ بۆ ساندنی داواکارێکە ینی جارێ ستۆپی پێ ئەکات تا ئەو کاتێکی کیانواز لە داواکە ئەهێنێ بەڵام چۆن وازینە بە شێوەیەکی ڕسمی لەوە چ مەسەلەن تەعهودێ با لە کاتب عەدل بڵێ من بە شێوەیەکی ڕسمی واز ئەهێنم لە مافی خۆم لە تۆمارکردنی ئەم هێمایە ئەو کاتە بۆ یەکێکیانە بێنێتەوە یان ئەگەر نەگەیشتنە ڕێکەوتنێک بەو شێوەیە ئەو کاتە طبعاً ئەبێ داواکاری لە دادگا بکەن ئەو کاتە بڕیاری دادگا کێشەکان هێگلایی ئەکاتەوە بەڵام ئەبێ هەم ئەگەر لە کاتب عەدل ئەم ئیشەمان کرد ئەبێ نوسخەیەکی بەرین بۆ
بەڕێوبەرایەتی تۆمارکردنی هێما بازرگانیەکە یان ئەگەر بڕیاری دادگامان هەبوو بڕیارەکە بێبەرین و دوای ئەوەی کە هێماکەمان تۆمار کرد و هیچ کێشەیەکی نەبوو ئەکرێ داواکاری پێشکەش بکەین بە گۆڕانکاری لە هێماکەیە ئەوەی کە پێشتر طبعاً تۆماربان کردووە بەمەرجێ ئەڵێ بەپی یاساکاڵی کار نەکات سەر ناوڕۆکی هێما ڕەسەنەکە هێما ئەسڵەکەی کە یەکەم جار تۆماربان کردووە نابێ بە ینی هەمووی بگۆڕێ بە شێوەیەکە ینی هیچ نەگەڕێتەوە سەر ئەسڵەکە وەکو چۆن باسی جۆرەکانی تری مولکی فکریمان کرد وەکو وتمان کۆپیڕایت و ئەمانە وەکو مڵکێکی بەحتی لێ بۆ کەسەکە ئەو کاتە تریدمارکی شەر بەو شێوەیە بێ ئەتوانڕێ بیفرۆشە ڕەهنی بکات ڕێگە بە کەسانی تر با کە بەکاری بهێنن ئەکرێ بەشێکی بیان هەمووی ینی ئەو بەرهەمی کە بەناوی ئەو لۆ تریدمارکەوە بەکاری بهێنن ئەمەش ڕێگە ناگرێت لە بەکارهێنانی لەلایەن کەس ئەسڵەکەەوە یعنی ئەگەر ڕێگەدا بە کەسانی تر بەکاری بێن ئەتوانێت خۆی بەردامیش بێت بەکارهێنانی وەبزانام لە محازەرەکانی پێشوا کەسێک وتی ئێمە ئەومان خوێندووە کۆکاکۆلا مەسەلەن تریدمارکەکە یاوە بە شەریکێک لە کوردستان و ئەمەش ئەوە تا ڕێگەی پێ ئەدرێ و لەوە چ یاسای ئەو وڵاتی کە کۆکاکۆلاشی کۆکاکۆلای تیاتۆمارکراوە ڕێگە بەوە بات و لە یاسای عێراقیش ڕێگە بەوەیە ماوەی پاراستنی ئەم هێمای بازرگانیە وەکو دیزانی بازرگانی و ئەمانە 10 ساڵە و ئەکرێ بۆ 10 ساڵی تریش درێژ بکرێتەوە بەڵام ئەبێ لە کۆتا ساڵی دێمەکەیان بۆ نمونە 9 ساڵ و شتێکە تاوا کردووە ئەبێ داوای تازەکردنەوەی بیت و ڕسمی یاساییشی بیت لێرە بە پێم یاسای ئەڵێ ئەگەر بەکارت نهێنا بۆ ماوەی 3 ساڵ لە سەرێک بەبێ هۆیەکی بەدر لە توانای خاوەنەکە یان هۆیەکی یاسایی مەسەڵەن ئەگەر هیچ عزرێکت نەبێ ئەو کاتە هێماکە ئەسڕێتەوە بەڵام ئەگەر عزرێکی هەبوو یان شتێک گوڕیا بوو لە توانای خۆ بەدەر بوو ئەو کاتە ئەکرێت تەڵەبێک بێ بزە و کاتە بێ ئیسپاتی بکەیت کە شتێک گوڕیاوە لە توانای خۆتانە بۆیە نەهات ینی بەکارت نەهێناوە یان شتێکی لەو بابەتە ئەمەش وەکوتمانەمە سەلیبی ئەحمەرە خاچی سوورە ئەمە مانگە خۆی خاچی سوور کاتی خۆی لە وڵاتانەیە بۆ لە وڵاتە ئەوروپیەکانە بۆی سەلیبی ئەحمەر بووە بەڵام کاتێکە وڵات ئیسلامیەکانیش هاتوونەتە ناو ئەم ئیتیفاقیەوە ئەم ڕێکەوتنەوە توان لە بەروێ ئێمە ئیسلامین ئەوان گۆڕیوانە کردیانە بە مانگی سوور و لە هەندێک شوێنی تر هەندێشتی تریشی بۆ زیادکراوە ئەمەش هەندێک لەو ئەفوزریان خان بەڵێ پرسیارێک با بڵێن لە کاتی تۆمارکردنی هێمایە ئەگەر تەنها لۆگۆیکی ئاسایی بێت و لەگەڵ لۆگۆیش با بڵێن کە نووسین لەگەڵا بێت کە تێکستی لەگەڵا بێت جیاوازیان هەیە تۆمارکردنەکانی یاخود هەروەکو یەکەم نانە هەر وەکێکەوە نەبوو کە لێکم وەکو شەرحم کرد بەسمال هێمای بازرگانی ئەکرێ بەس هێما بێ ڕسم بێ وەکرێ نووسینیشی لەگەڵا بێ وەکرێ تێکەڵی هەردووکیان بێ زۆر باشە دەستخۆش سەر خۆش بێ ئەوە نییە هەندێک نمونەیە بۆ نمونە کۆڕەکمان هەیە ئێستا گەر ئێمە کۆڕەکەکەش لا بەرین لە بەرەوەی ئەوە مەسەلەن بیدیومانە ڕێکلامەکانیمان لەسەر جادەبانەکان بینیوە ئەم هێمانەش کە کێشرام خەتانە لەوە چه هەر زۆر بە ئاسانی بۆمان جیا بکاتەوە کە ئەمە کۆڕەکە اینجا مەسەلەن ئەمە وەڵمارتە ئەم ئیشارەتە ئەم زەردە ئەم وەکو ڕۆژوالەتە نیشتیەوە ئەگەر وەڵمارتەکەشیتیانە بێت تا ڕێدەگ وای لێت و یەکسەر ئەیناسیتەوە ئەنجا بۆ نمونە AT&T ئەوە شەریکێکی اتصالاتە ئەو ماکدۆناڵدە هەر ئێمێک و ینی بڵێن هەر هێماکەیە زیاتر بەو شێوەیە ئیترە گەر پرسیارێکتان نییە لەسەر ئەمە بچینە سەر ڕێکارەکان و پێداویستیەکانی دەستت خۆش بیتن پرسیارێکم هەبوو کە ئەو هێمایەمان هەیە کە دەڵی 10 ساڵ جارێک دەبێت نوێ بکرێتەوە مەبەستت هێمایەکە دەبێت گۆڕانکاری تێ بکرێت یان ئەو مافی ڕێگە پێدانەکە دەبێت نوێ بکرێتەوە ئەوە بڵێن دوو مادەی جیاوازن ئەگەر ئەکرێ گۆڕانکاری تیا بکەیت وەکو خۆت کە خاوەنی هێماکەیت ئەکرێ داواکاری بکەیت کە گۆڕانکاری تیا بکەیت بەڵام لەگەڵ ئەوەشە کە بڵین ماوەی پاراستنەکەی ینی تا 10 ساڵ مڵکی تۆیە بەڵام لە دوای 10 ساڵەکە گەر تازەی نەکەیتەوە بە مڵکی تۆ نامێنێ ئەو کاتە چی ئەەکەی ینی بۆی بیپارێزی بێ تازەی بکەیتەوە ڕسمی یاساییشی بۆ ئەدەی تاوە دەست خۆش زۆر سپاس دەکەم دەرچاوم ئەم کاتتان باش ئەم کاتەوە باش زریان خان پرسیارێکم هەبوو بۆ نمونە ئەگەر بێت و دوو ناو وەک یەکتری بوو
بەڵام ینی بەبێ مەبەست ئەو شتە دووبارە کرابەوە لەو کاتەدا هیچ کێشەیەک دروست دەبیتن بۆ نمونە من ناوم هێمایە شوێنێک بە ناوی خۆمەکەمەوە بەڵام بە هەزاران شوێنی تر بە هەمان ناو هەیە لەو کاتەدا کێشەی یاسایی دروست دەبین سیرکە ئەگەر ئەچینە سەر ئەوە چینە سەر وێبسایتەکە ئەبێت طبعا شوێنێکیان حەقلێک هەیە لەسەر وێبسایتەکە هەموو ئەو هێمانی کە تۆمار کراون طبعا بێت تۆمار بکرێ ئەو کاتە ئەتوانڕێ ئەتیباری بۆ بکرێ کە ئەمە هێمایەکە و پێشتر هەیە بڵاو کراوەتەوە هەموو هێماکان و کۆمپانیاکان لە وێبسایتی وەزارەتی پیشسازی خۆی هەیە ئەتوانری یەکەم جار بگەڕی کە شوێ بکەی بزانی هەیە یان نییە بەڵام لە هەموو حاڵەتێک شاگەر تۆ خۆت حەزت لەو ناوە بێت تەقدیمەکەی ئەگەر ئەوان نزانیان نییە طبعا کەشفی بۆکەن بە وردی ئەگەر نەبوو ئەو کاتە تەڵبەکەت ئەپروڤەکرێ هیچ کێشەی نابێت ئەگەر نەبێت ئەبێ بیگۆڕیت دەستەکانە خۆش خۆش بێت سڵاوتان لە بێ باشی زریاخان سەرچاوم ببوورە من سەرەتایی میتینەکە نەمتوانی جوین بکەم بەڵام یەک پرسیارم هەیە بە خێرایی نازەمەگە باسکراویانە من حالێن ئێستا ئۆفیسێکی خۆم کردوتەوە بەڵام پێشم قەیران و کارانتینەیە معاملات و شتەکەم تقریبان خەریکە تەواو بەس کەشفی ئاسایشی ماوە من لۆگۆ شتەکەم تەواو کردووە مەزبوطە بەڵام سەر بەچی وزارەتێکە بۆ ئەوەی کە لۆگۆکەمان تەسبیتکەین و چۆن ئەو ڕێکارانە دەست پێ بکەین بۆی دروستەکەین ئەبێ کۆپی ڕایتی هەبێ و مافی پارێزراوە بەیان هەنێ ئیشی گرافیک و ڤیدیۆ شتەکەی نەبێ ئەو مافەمان هەبێت چۆن دەست پێ بکەین و لەکوێوە دەست پێ بکەم دەستە خۆش بێت سەر خۆش بێت تۆ بەس ئەوەی کە جۆرەکانی تر تۆمارکەی وەکو کۆپی ڕایت و ئەوەیە مەبەستی لە هێما بازرگانێکەیە وەکو ترێد مارکەکە هەردووکیان نەزم لە حەزەکانی تررا لێرە بووی کە باسی کۆپی ڕایتمان کرد بەڵێ لەبەرەوە بێت تەکید بکەیتەوە کە ئەم ئیشی کە تۆ ئیکی بە کۆپی ڕایت حسابەکرێ یعنی ئەچێتە ژێر وەکو چۆن بڵی چێتری یاساکەوە چکە مەرجی خۆی هەیە چی بە کۆپی ڕایت حسابە بەڵام وەکو ترێدمارک بەڵام وەکو کۆپی ڕایت ئەگەر وەکو ترێدمارک عفو ئەگەر مەسەلەن لۆگۆکەت حازر کردووە هیچ کێشەیەکی نییە و ئەو کاتە لە ڕێگەی وەزارەتی بازرگانی وەزارەتی سەناعە عفو لە هەولێر بە شێوەی ئۆنلاین ئێستا پیشانتانێم ڕێکارەکانی پێداویستیەکانی ئەو کاتە ئەتوانڕێ لەو ڕێگەیە بەڵام ئەمە خۆتان ناتوان بیکەن تا ڕێدێکی زۆرە بێ محامیەک بگرن بۆتان بکات یاساکە خۆی ئیشارەتی بەوەیاوە بەڵام وەکو کۆپی ڕایت ئەوەی من بزانم هەرچۆن من زۆر اختصاصم لەو بارەیان نییە وەکو لایەنی ئیشە ئەلکترۆنی و تەکنەلۆجیەکان بەڵام وەکو مەسائلی ئەپلیکیشن و ئەوانە ینی ئەوەی من بەڕەئی خۆم ئەگەر زۆر تایبەت نەبێت بە بڕۆناکەم مافی کۆپی ڕایتی بدرێتێ چکە ئەوەی بزانام ئەپلیکیشنەکان تۆ هەر مەسەلەن داونلۆدی ئەەکەیت یان بە مەبلەغی پارە ئیکڕێت ینی زۆر شتێکی زۆر تایبەت نییە ئەو کاتش ئەگەڕێتەوە یعنی ئەگەر حەس بکەیت ئەو لە وەزارەتی تەختیت ئەکرێ لە بەغا لە مەرحەلەیەکی بزین لە ڕۆژاینی داهاتووە چەند هەفتەی داهاتوو باسی ڕێکاری تۆمارکردنی کۆپیڕایت و ئەوانە شەکەین لە وەزارەتی تەختی ئەکرێ لە بەغا و ئەگەر گوێنەی تا هیلاکیەکەی ئەو کاتە ئەکرێت تەڵبەکە تەقدیم بکەیت بزانی بۆت ئەکرێ یان ناکرێ لەسەکانە خۆش بێ زۆر سپاس ببوورە یەک سەرنج تەنها بۆ کاک هاوکار و با بڵێن بەشداربووەکانی کەش ئەو وێبینارانی کە لە پێشتر نەتانتوانیوە بەشداری بکەن لە یوتیوبەکەمان دامان ناوە ئێمە و ئەم وێبیناری ئەمڕۆژ ئینشاءالله لەم هەفتەیە یاخود هەفتەی داهاتوو دانرێ بۆیە ئەگەر وێبینارێکشتان لە کیسشوو بێت توان دواتر لە ڕێی یوتیوبەکە و تەماشای وێبینارەکان بکەنەوە. دەست خۆش. ئێستا ئەچینە سەر ڕێکارەکان یاخود بڵێن پێداویستیەکانی تۆمارکردن. بیدۆزینەوە. ئەیبینن ئێستا
ئەمە وێبسایتی وەزارەتی بازرگانی پیشەسازیە ترێدمارک لە ڕێگەی ئەم وێبسایتەوە تۆمارەکرێ. ئەنجا ئەگەر بینە سەر ئێرە ئەمە خزمەت گوزاریەکانی وەزارەتە یاسا و ڕێنماییەکانە هەر شتێک بتەوێ فۆرمی داواکاریە. ئەگەر بینە زۆر خوارەوە لێرەیە چەند شتێکی تریتیایە داواکاری فۆڕم چۆنیتی تۆمارکردنی هەمای بازرگانی. ئەنجا لیستی کۆمپانیەکانی تۆمارکراو لیستی بڵاوکراوەکانی هەمە بازرگانیەکان لێرە ئەتوانین تاکید بکەینەوە کە ئەو هێمانم تۆمارکراوانیاننا لێرەیە گەر ببینن بینن ئەمە بۆ کەسانی کەیانێ بزانن ئەو هێمایە هەیە یان نییە. ئێستا دوومەتەوە چۆنێتی تۆمارکردنی هێمای بازرگانیە. هەرچەند لەیەکێ لە بڵێن بەشەکانە زۆر ڕوون نییە مەبەستی چییە بەڵام تاکی دەکەینەوە لەسەر ئەوەش. لێرەیە باسی ئەو هێما بازرگانیانە ئەکا بۆ تۆمارکردن طبعاً کە بۆ یەکەم جار تۆمارەکرێن و ینی بڵین لە دەروی وڵات نییە هەر یەکەم جار لە عێراقا یان لە کوردستان تۆمارەکرێن و زۆر بەشی کە باسیەکە هێما ناوخۆیەکانن ئەکرێ بە دوو بەشەوە. بەشی یەکەمیان ئەڵێ کاتێک خاوەن هێماکە ئەو کەسی کە داواکاری تۆمارەکە بۆ تۆمارکردنی هێماکە مۆڵەتی هەبێت لەلایەنە پەیوەندی دارەکان و بسمان لەمە چییە ینی مەسەلەن کۆمپانیای هەبێ و کاتە لە وەزارەتی بازرگانی تۆمار کراوە یاخود پیشێشتێکی بێ کە لەلایەنێکی تر ئەمە لە وەزارەتی ڕۆشنبیریە و وەزارەتی کارەبا لە شوێنێک لەلایەنە پەیوەندی دارانە تۆمار کرابێ پرۆژەکەی ئەمە ئەو کەسانە ئەگرێتەوە ئەم ڕێکارانە ئەگرنە بەر پێداویستیەکان یەکەم جارڵێ چێڵی ئەو هێمە بازرگانی کە خاوەنداریان ئەگەڕێتەوە پرۆژە عێراقەکان ئەم پرۆژەکە عێراقی ئەو مەشروعی کەسەکە هەیەی ئەگەڕێتەوە بۆ کەسێکی عێراقی و لەناو عێراقەیە. پێداویستیەکان بۆ تەقدیمکردن ینی بۆ داواکاری تۆمارکردن چین ئەڵێ بێ مۆڵەتی پرۆژە پیشەسازیەکە و دیاریکردنی جۆری چالاکیەکەی و پێویستە پەسەند کرابێت لەلایەنی پەیوەندی دارەوە ینی تەزدیق کرابێت و گەشت بێتە مەرحەلەی کۆتایی. طبعا هەموو کەسێک کە دەسەکە بە ئیشی مۆڵەتی پیشەکە وەرەگرێ کۆمپانیا بێ مۆڵەتی کۆمپانیاکەی هەیە ئەبێ ئەمانە حازر بکرێن. بەرایەکانی پرۆژەی پیشەسازی کۆمپانیا بێریان کارگە پێویستە ئەمانی خوارەوە بهێنێت. ینی مەبەستی چییە بۆ من ئەگەر کۆمپانیا بێرەکو لە جلسەکانی پێشوا پیشانممان مۆڵەتی دامەزراندن ئیجازەی تەسیس گرێبەستی دامەزراندن ئەو بکە هەر پیشانممان عقدی تەسیس کۆنووسی کۆبوونەوە لێرەیە مەبەسمانەوە کە ینی بڵێن موساهیمەکان خاوەن پشکەکانی کۆمپانیا کۆبنەوە بڕیان لەسەر شتێکەیەن و ناسنامی ژووری بازرگانی چکە پێم وتن کە کاتێک کەسی کۆمپانیەک دامەزرێنێ لە هەمان کاتە ئەتوانڕێت سفی تاجر وەربگرێ و هەوی ژووری بازرگانی دروست بکا بۆ خۆی داوای بکە. ئەنجاوێ بەڵێننامێکی هەبێ کە پەسەند کراوە لەلایەن دانووسە و لە ناوڕۆکەکە ئەنووسرێ ئەو هێمایی کە بەنیازم تۆماری بکەن پێشتر تۆمار نەکراوە خۆی هەرچەند ئەوان کەشفی بۆ ئەکەن بەڵام دیارە ئەم بەڵێننامەیەشیان ئەوێت چکە ئەکرێت لە ڕێگەی وەبسایتەوە تاکید بکەینەوە هەرچەند زۆرە خانێ بزانین ئەو هێمایە وجودی هەیە یان نییە. ئەنجا ئایدی کەسەکان طبعا بێ بە شێوەیەکی ڕەنگا و ڕەنگ بێ کۆپێکە ناسنامی باری شارستانی ڕەگەزنامەی عێراقی لەو چێ لەسەر کارتی نیشتیمانی کافی بێ و ناسنامی ژووری بازرگانی و بۆ خاوەن پرۆژەکە طبعا یان بەڕێوەبەری ڕێپێدراوی کۆمپانیاکە یعنی ئەگەر کۆمپانیا بۆ کاتە بەڕێوەبەری ڕێپێدراوی هەیە بێ ناسنامەی ئەویش ئەتاج بکرێ بە داواکاریەکانی ترەوە. ئەنجا لۆگۆکە هێمە بازرگانیەکە لۆگۆی هێمە بازرگانیەکە ئەبێ لەسەر سیدیەکیش هەت بێت نەخشەکەی و هەندێک کەس وا پێیان باشە شکە چیتە هەولێر ئەڵێ زۆر جار پێت پرینتەکەن کاچی تاڵبەکە ئەبێ لەبەرەوە لەسەر ینی پرنتیشی بکەی هەت بێ لەسەر ئەیفۆڕی خراپ نییە. ئەنجا لێرە ئەتەنها لۆگۆکەی ئەوێ ئەڵێ بێ دوور بێ لە هەر شتێک ئاماژە بەجۆری بەرهەمەکە بکە بێ بریکاری وێنێک لە بریکاری پارێزەر چکە لێرە پارێزەرە میشاکات ئەو بۆ تەقدیمەکات لەبەرەوە بێ نوسخەیەک لە وەکالەتەکەی ئەویشی پێوە ڕەپت بکەی. دووەم نەزانم پرسیارتان هەبوو لەسەر ئەمە شتێک ئەگەر ناڕوون بێ. ئەو هێمە بازرگانێنی کە بۆ پرۆژەکانی پیشەسازی عەرەبی و بیانی تۆمارەکرێن ینی ئەگەر کەسەکان عەرەبی و بیانی بن بێجگە لەوانەی کە لەسەرەوە باسمان کردن کە ئەبێ هەبێت
ئەبێ ئەم پێداویستیانی تریشی هەبێ یەکەم ئەبێ پێویستە پارێزەرێکی عراقی بکات بە بریکاری خۆی بۆ ئیشەکانی بۆ بکە و هەموو بەرایەکانی پێویستە پەسەند کرابێت ئەنی وەک چۆن لەسەر وتمان عقدی تەسیسێ و کۆنووسی کۆبوونەوەی ئەبێ گرەبێست و کۆنووسی کۆبوونەوە مۆڵەت لێرەش ئەو کۆمپانیا بیانی ئەبێ هەمووی هەبێ و ئەبێ لەلایەن فەرمانگەی دادنووسی ئەو وڵاتەوە پەسەند کرابێ جگە لەوەی کە بێ لەلایەن باڵۆزخانی عێراقی شەو لەو وڵاتە هەر پەسەند کرابێت لەلایەن جەکە هاتە ئێرە زۆربەی ئەو بۆ نمونە لەوە چێ زۆرجار کەسێکتان دەروی وڵات بژی و وەکالەتێکی بۆ ئەو کردبێتەوە بێبی بێ بۆ وەزارەتی داد تەزدیقی بکەیت موافقەی لەسەر بکەن ئەبێ ئەمەش بە هەمان شێوە بێ ببرێتە وەزارەتی داد و فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە لە ئەویش لە هەولێرە ئەبێ ئەوانیش هەندێک ئیجراعات هەیە بۆ یەکەن و تەزدیقەکەن و کاتە بەکارهێنرێت لێرە ئەنجایینە سەر ئەوە لەسەر و باسی ئەوەی کرد کاتێکە کەسەکە پرۆژەیەکی هەبێت بەڵام لێرە ئەڵێ کاتێک خاوەن هێما پرۆژەی پێشەسازی تایبەتی نەبێت دەوتمان مەسەلەن زۆر لە ئێوە هێشتا پرۆژەکەتان مەسەلەن بە شێوەی پرۆژەی بچووکی ژنیتان و پرۆژەی گەورەشتان نییە جارێ بەڵام لێرە کە باسی ئەوە شەکاڵی پرۆژەی نەبێ تۆزە وازەح نییە بزانین تەکی دەکەینەوە و شتێکیشم ویست بێتان بڵێم من کەسێک هەبوو ویستم تەلەفۆنی بۆ بکەم و بۆشم کرد چەند جار بەڵام جوابی نایەوە خۆی مدیر عامە لە بەڕێبراتی تۆمارکردنی هەمای بازرگانی بەس بۆنێ مۆزعاوە لە بەرەوەی خەریکی دابینکردنی خواردن و ئاگیان لەو شتانەیە لەوە چێ لە بەرەوە بێ جوابی نایبێتەوە بەڵام حاولاکەم یا خۆی یان کەسێکمان بۆ پیا بکات کە زین لە جلسەکانی پێشووە محاولاکەین هەچ پرسیارێکتان هەبوو پێڵین بۆتان ڕۆن بکاتەوە لە زمنیشیە ئەم پرسیارە چکە ئەڵێ وەک لەسەر و باسمان کرد ئەڵێ پرۆژەی نەبێ بەڵام لێرەیە کە ئەڵێ پرۆژەی هەبێ لێرە ئەڵێ گر پرۆژەش نەبێ کە چی ئەڵێ ئەو پێداویستیان کە بێتە خاوەنهێماکان بین کۆمپانی عێراقیان بیانی بازرگانی عێراقیان بیانی هەر لێرە ئیشارەتی بە کۆمپانیاکە ژیاوەتەوە چکە کە تۆڵی پرۆژەی نەبێ یعنی کۆمپانیای نییە طبعاً بەڵام بە هەر حاڵ ئیشەڵاوش تەکیدی لێ یەکەینەوە لێرە ئەڵێ چی ئەڵێ ڕێپێدانی لەلایەن پرۆژەی پێشازی بەرهەمهێنی ناوخۆیان بیانی پێویستە ینی بڵێ نەبێ پشگیری بکەن کە ئەمە خاوەنی ئەم پرۆژەیە یاخود ئەم بەرهەمە ئەم کەسە بەرهەمی ئەهێنێت و هیچ ڕێگریکیشی لێ ناکرێت کە هەڵسێ بە تۆمارکردنی ئەو لۆگۆی بۆ هێمە بازرگانەکە ئەنجام وێنەیەک لە مۆڵەتی پرۆژە پێشازەکەی بۆ دڵنیابوون لە چالاکیەکەی بەڵێنامەیەک لە دادنووس پەسەند کرابێت کۆپیکی ڕەنگاڕەنگ لە ناسنامەکە وەک باسمان کرد ئەمیش بە هەمان شێوە لۆگۆکە بێت لەسەر سیدی بێت بریکاری پارێزەریە بێت ئەنج ئەڵێ کاتی خاوەن هێماکە بازرگان بێنن هاوڵاتیەک بێ پێویستە لەسەر ئیمانی خوارەوە بێنێت مادام وایە لێرە تاکی دەکاتەوە کە ئەکرێ کەسەکە گەر بازرگانی ژنە بێ وڵاتێکی ئاسایی هەر توانرێ بەس گرنگەوەی پرۆژەیەکی هەبێ و کەسێک لانگیری بکە کە پرۆژەی هەیە لێرە ئەڵێ بێ مۆڵەتی هاوردە و هەناردەی هەبێ ئیسراد و تەستیل وەک چۆن ئیمپۆرت و ئەکسپۆرت و نازنامی ژووری بازرگانی لە جێتی بەرایەکانی کۆمپانیا مادام ئەگەر ئەو کەسە هەر مەشروعێکیشی هەبێ کە هەبێ ژووری بازرگانی هەبێ ئەکرێ داوای تۆمارکردنی مۆڵەتەکە بکە ئەنجاڵی ئەو هێمە بازرگانی کە پێشتر تۆمار کرا و داواکار لە هەرێم تۆمار بکرێەوە بەسی پارەسی بەرهەمەکانیان بەم شێوە کاتێک لەسەر داواکاری خاوەنهێمای بازرگان عەربیان پێری کۆمپانیا بێدیان بازرگان داواکاریەکان تقریبا هەر ئەوانی سەرەوە ئەگرێتەوە لەبەرەوە من شەو لینکەکەم بۆ ناردن نازانم ئەگەر بینی بێتان بە زۆر نەچینێ ناو ئەمانەوە چکە هەندێشتی تر هەیە پیشانتانەیە ئەولیاتانەمان کرد کە پێویست ئەکات ئەبێ ئەمانە حازر بکەین پێشەوەی داواکاریەکە پێشکەش بکەین ئێستا لێرەیە ئەگەر ببینن لێرە ئەڵێ فۆرمی داواکاری بەدەستهێنانی زانیاری یاسا و ڕێنماییەکان بزانین بە ئەو فۆرمانە بدۆزینەوە کە داواکاری فۆرم لێرەیە گەر ببینن ئەیبینن لێرەیە
زانین چەند کەسمانێ زۆر باشە لێرە هەموو ئەو فۆرمانیت هەیە کە پێویستمان پێ بێت لێرە داواکاری تۆمارکردنی هێمامان هەیە داواکاری پشکنینمان هەیە هەموارکردنی هێما بەڵام کاتی هێماکە تۆمارەکەن هەندێشتی ترمان هەیە کە ساڵانە پێویستمان پێ بێ بۆ نمونە گەربتێ هێماکە بفرۆشی گواستنی خاوەندارەتی بۆ ئەوکەی وەکوتمان کاتی مڵکێکمانە بێ لە تاپۆ معاملەی بۆکەین بەڵام لێرە تۆ بێ سەردانی ئەم شوێنە بکەیت کە هێمایەک دەبێ هەر وەکو مڵک ئەعتیباری بۆکرێ بەڵام شێوازی گواستنەوەکەی لەم وەزارەتە بێ بە پێچەوانی خانوبەرەوە ئەگەر توی چالێکی کۆمپانیاکەت بگۆڕی هەر لێرەوەی دیارە داواکاری گۆڕینی ناوی خاوەن هێمای بازرگانی نوێکردنەوەی هێمای بازرگانی و نەبووتمان لە پێش 10 ساڵەکەیە بێ تازی بکەینەوە لابردنی هێمای تۆمارکراو یعنی گەر بتوێ واز بێنی لە هێماکە تۆمارکردنەکەی هەڵگری میشلێرەوە ئەکرێ ناڕەزایی تایبەت بە بڵاوکردنەوەی هێما ناونیشانیش هەیە بەو شێوەیە ئەگەر مەسەلەن مەشروعەکە بگۆڕیان ناونیشانی کەسەکە ناونیشانەکە بگۆڕی لێرەیە ئەوەی کە لێرە زۆر گرنگە جارێ پێسمان پێێتی داواکاری تۆمارکردنی هێمایە و کەشفیش بە هەمان شێوە داواکاری تۆمارکردنی هێما بڵێن کە کلیکی لەسەرەکەی بۆت داونلۆدەکە بەڵام من لێرەیە خۆم پێشتر داونلۆدم کردەوە بۆی پیشانتان بە ئەمە ئەو فۆرمەیە بەڵام وەکو پێم وتن ئێوە ئەبێت وەکو چۆن وتمان پارێزەرێکت هەبێ لەبەرەوە گەر خۆت زۆر خۆتان سەر بەمەشەوە نێشێنن هەرەکرێت ئیتر ئەمە ئەو پێداویستیانی کە پێویستەکە بۆ پێشکەشکردن هەمووی لێرەیە طبعاً ئەبێ ئەم حەقلانەی پڕ بکرێت و ئیشارەتی پێ بدرێ باش ئەمەتە ئەمە ئەم فۆرمەیە کە بۆ تۆمارکردن پڕ ئەکرێتەوە وەکو پێم وتن کە لەسەر وێبسایتەکە تایەتی کە پیشانمان داواکاری تۆماری هێما بوو بەو شێوەیە هەموو زانیاریەکان پڕەکرێتەوە ئیتر نازام ئەگەر سەیرێکەن هیچ پرسیارێکتان هەبێ لەسەری بۆ نمونە لێرە بە عەرەبی بە کوردیشە تەسەورەکەم بە کوردێکە پڕی بکەیت و کافی بێ ئەوانەی لە هەرێمی کوردستانن مثلەن ئەو زانیارین کە تایبەتە بە خاوەن هێما لێرە ئەگەر ناوی کۆمپانیاکە یان ئەگەر بازرگان بوو اینجا لێرەشان نووسراوە بە یەک زمان پڕ بکرێتەوە لەبەرەوە کوردێکە کافیە لێرە وتێتی خاوەنەکەی یاخود مدیر مفەوەڵ پێم وتی ئەگەر کۆمپانیا بێ مدیر مفەوەڵی هەبێ اینجا جۆری شەریکەکە لێرەیە جۆری شەریکەکە ئەنووسی ئەگەر شەریکەش نەبوو شتێکی تردانیت لێرە نووسێت ئەگەر معاملە یان تاجرە یان شتی ترە لێرەیە ینی کۆمپانیای نیە یان هەر کەسێکی ئاسایە وڵاتەکە ئەمە لێرە ئەڵێ طبعاً وەکیلەکە محامێکە ئەبێ هەموو ئەو زانیاریەکانی محامێکەشی تیابێ لێرە هەموو بەرایەکانی تایە هەموو ئەو دۆکیمنتانی کە پێویستمان پێیە بێ هیچ پرسیارێکتان هەیە لەسەر ئەمە؟ بەڵێ نازانم بیدایەت کامیان دەکەی دوای دکتە کامە فۆرمیانی تۆمارکردنەکە یەکەم جارەکەی فۆرمی تۆمارکردنی هێما چکە ئەوان کەشفی ئەەکەن تۆ تەڵەبەکە دەی کەشفەکری و کاتە گەر موافقەی لەسەر کرا ئەنجا هەندێ ئیجراعاتی تر دەست پێەکە لەناو خودی قانونەکەی ئەو ئیجراعاتانی باز نەکردویان دەبێ بە تعلیمات و ئەو بابەتانە ڕێکخراوە وڵاهی باسی کردووە بەڵام وەک چۆن بڵێن ئێستا بۆ بە ئۆنلاین شتەکان گۆڕاون بەڵام هەندێشتی ترمان هەیە بۆ نمونە لە خلالی چەنە سێمانە جواب بدرێتەوە و ئەوانە هەندێک لەوانە ئیشارەتی پێدراوە بەڵام بۆ شوەیە کە ئێستا بۆ بە ئۆنلاینەوە بێ ئەوە بێنی ئەو بەری نەخێر باس نەکراوە سازە من ئەوەندەی کە ئاگادار بم ناتوانانی لێکانە بچی بپشکنی بزانی ئەو ئێمانە هەیە پێشتر کە توێسە تەقدیمی دەکەیت
يعني دەبێ ناسا دەدنێرنەوە دەبێت لێ بچی ڕسمی ئەو بابەتەش بدەیت ڕسماتێکی باش لێوە دەگرن ئەو دوایات دەتوانی کەشفت بۆ دەکەن. آخر کەشف بۆ ئەکەن بەس ئێستا لێرە شەر لە وێبسایتە تایەتی من کردمەوە ئەزانم کە ینی ئەو هێمانەی کە پێشتر تۆمارکراون تایەتی هەر ئەگەر بچیتە زۆر خوارەوە ئەڵێ و هێمانی کە تۆمارکراون ئەتوانین سەیریان بکەیت بەڵام هەر لەگەڵ ئەوە شا کەشف هەر بۆ ئەکەن یعنی لە دوای کەشفەکەەوە تەصدیقی ئەکەن چکە ئەوان کەسی بڵین وەک چۆن بڵین خەبیریان هەیە شارەزابێ لەو چێ زۆر جار چەند داوایەک هەیە لەسەر ئەوە ئەگەر توانیم دوایی لە گروپەکە بۆتان دەئانێم ئەوەش زۆر جار زۆر لە یەک ئەچن ئەو کاتە مثلەن ڕەفز ئەکرێت لەوە چ تۆ هێمایەکی بازرگانی دروستی ئەەکەی تەقدیمی ئەەکەی هێماکە ڕەفز ئەکرێ لەبەرەوەی ئەڵێن لەگەڵ هێمایەکی ترا لە یەک ئەچێ بەڵام ئەمە تۆ قەنەعات بە من ناکەیت چی ئەەکەی داوا ئەەکەیت ئەگەی طبعاً کە بوو بە داوا ئەو کاتە کەسی شارەزارزان لە یەکە چێ لە یەک ناچێ چۆن لە یەک ئەچێت ئەو کاتە لۆچە دیسان مەسەلەن ئەگەر داواکە لە ساڵحی تۆ تاوانە بوو اینجا دیسان تەمیزی بکەیتەوە ئیجراعاتی زۆرە لەوە چێ بەنسبەت کەسەکانەوە کەسە شارەزاکان چۆن لە محکەمە خەبیرمان هەیە لەو چێ دووسێ کەس ئەگەر هەڵبژێرن هەندێکیان بڵێن زۆر لێک ناچن کێشە دروستنابێ لەوە چێ بڵێن لێ یەکەچن زەماوەک بەر لە ئێستا کە داوایەکە بوو لەسەر بابەتەی کەسەکە یەکەمیان شەهادەی علامەتی جاریەکەی هەبوو کەسی دووەمیان تازە بە تازە لە فەحسی يعني قبولیان دابووە لە مدەی اعتراض ئەو بەڕێزەکەی کە اعتراضی گرت منەوە يعني شەهادەم هەیە ئەو کانکە تۆ قبولتان داوەتێ سەیریان کرد علامەتی ئەوە یەکەمیان لەنا ئەو بابەتەی نەبوو کە ئەوان کەشفیان لە بۆ دەکردیانی لەنا ئەو مەجموعەی هێمایی نەبوو کە ئەوان دایان ناو پێش شەهادەیان دابوو یانی کەچی کابرا شەهادەشی ڕاستەکەی ئەی نازانی چی لێ هات نەتیجەی داواکە والله ئەو کاتی لە ڕۆژی محکەمەی ئەو هاتە پێشاوم بەس ینی نازانم بزە نەتیجەکەی داهاتەوە بەڵێ چکە ئەمە ڕوئای هات بۆ نمونە لە عێراق لە جنوب لە پێش 2003 شتی و جۆرە هەبووە بەڵام بە بۆنەی ئەم وەزعی ئەمنی و شەڕ و ئەوانەوە سوتاون زۆر جار بن شتێکی وام کەوتە بەرچاو لەبەرەوە لەوە چ زۆر جار دووبارە بکرێتەوانێ و ئاگاداریش نەبن خۆی ئوستازە ینی خۆزگە زووتر ئاگداری و بابەتی بامایان بەخۆم بابم لە زوری علامەتی جاری ینی مەسوول شعبەی قانونیە بەخۆی داوایەکان دەبینێت زووتر ئاگدار بامایانی دەمتانی مەسەن هەندێک داواشوە ئامادە بکەم بە تازەوە برین ئەی ناکرێ خۆی ئەگەر داوەتی بکەین قسەمان بۆ بکات لەسەر ئەوە بەس ئەو نووسر بوو ینی ئاگای لە بابەتەکە نەبوو عفو گوێم لێ نەبوو دەڵم کاتە چوم بیستم بانکی کەم یانی ئەوش بێ متاخرە بکات لەگەڵتان بەس دیار نووسر بوو ئەو بەخەبەر نەبوو بەڵێ ناو بەستم ئێستا نیە لە کاتێکی ترا ئەگەر کەسێکی کەوت ئەکرێ بزانین والله واردە ئیشاءالله پێی دەڵێم ئەو کاتە بە کاگەڕاوێژ ئاگادار بکەرەوانێ ناوی جەنابەت چی بوو؟ ناوم دیارە من بەڵێ زۆر باشە بەڵێ جان کاک دیار ئافو ئەگەر پێشووتر ئاگادارم کەیتەوە هەر لە ڕێگەی ئیمێڵە باڵێ بابزانین کەسەکە چیە باڵێن زەکەمێک زانەریمان بیتە لەسەری زۆر باشترە بێ ئینشاءالله باشە ئینشاءالله هەر لە ئیمێڵی کە لە بۆ ناردین ئینشاءالله لێ ئاگادار زۆر باشە دەستە خۆش زۆر فۆرمێکی تریشمان هەیە بزانم بتوانین ئەو شتان پیشان بێ فۆرمێکی ترە ئەمە فۆرمی پشکنینە ئەمەیان مووی لەسەر وێبسایتەکە تایەتی لە خوارە و ئیشارتی پێدراوە کە ئەڵێ ئەم نەتیجەی فەحسا ئەم کەشفە بڵێن کە ئەکرێ بۆ ماوەی 3 مانگە لە بەرواری ئەوەی کە مسجل ئیمزای لەسەرەکە دوای 3 مانگەکە ینی کەشفەکە بۆ ماوەی 3 مانگە یعنی گەرداوی کەشفی تر بکرێتەوە ئەکرێت دوای 3 مانگەکەوە داوا بکرێتەوە بە کوردیش نووسراوە بە عەرەبیش نووسراوە ئەم فۆرمانەن بۆی ئەگەر لەگەڵتان شیر نەکەم بەڵام ئەچینەوە سەر وێبسایتەکە ئەگەر پرسیارتان هەیە بۆ ئەوەی لەگەڵتان شێری ئەەکەم
ئەگەر نازانن لەکوێوە ئەتوان ئەم شانەتان دەست بکەوێ. ئەو کراوەکانی هێمە بازرگانیەکان. داونلود بکرێ و دوایی سیر بکرێتەوە. ماڵپەڕە هەموو یاساکانی شیتیایە گەر حەزکەن زیاتر زانیاریتان هەبێ لەسەر یاساکە. بەڵام وەکو پێم وتن من تەنها ئەوانم لە سلایدەکان داناوە کە ئێوە پێویستان پێ بێ. و لەبەر ئەوەی کە لێرە شەبەپی یاساکە بێ پارێزەرێک هەستێ بە داواکاری و ئیشەکان بکات، لەبەرەوە تەمان خۆی هەڵەسێ بەم ڕێکارانە. ئەگەر پرسیارێکتان نییە کۆتایی بەمە ئەهێنین بزانین ئەگەر باوکی کاکدیار توانی لە جەلسەکانی داهاتووە قسەمان بۆ بکەن زۆر باشە، بزانین محاوڵاتین کەسێکی تریشمان دەست بکەوێ هەر لەسەرم بابەتە قسە بکات. دووبارە سیرم کردەوە دیار و بام هەر کاتی نەبوو وەڵا ئینشاڵڵا محاولە دەکەم لە جەلسەی دابیان لەوەی کە بابەتی دابێ پێشکەشی دەکەی ئامادە بێت ئەمە مەجموعەتمان لەوانەیە سەرلەکانین نوێن یان یەکەم جارە بەرزای دەکەن لەگەڵ جنابان. نازانم باسی گروپ و ئەو بابەتانەتان کرا جاگەر گروپەکەی ئێمەش داخل بکەن یانی بە ئاگاداری بابەتەکان بێت. کاک دیاریان زۆر خۆشحاڵی ئێمەش کە ئێوە بەشدارن لە وێبینارەکانمان. ئەو گروپە با بڵین ئەم وێبینارانی کە ئێستا ئەگرێت بەشێکە لە پرۆگرامێکی ڕێکخراوی فایبۆنە کە پرۆگرامەکە بە ناوی مانگی تۆمارکردنی کارە لەگەڵ فایبۆن. ئەو بەشداربووانەی کە وەرگیراون بە پرۆگرامەکە ئەو بەشداربووانە لە گروپەکان وەزیانخانیش هەر شتێکیش لەگەڵ من شێرکە لە کۆتایی وێبینارەکان و هەوڵین با بڵین کە وێبینارەکان بە شێوەیەکی گشتی تەواو بوون کۆمەڵک ئەو با بڵین ئەو دۆکمنتانی کە لەگەڵ ئێمە شێریەکات هەوڵدەین لەگەڵ لەڕێی ئیمێلەکانتانە لەگەڵ ئێوەشا شێریکەین و بۆ ئێوەش توان سوودی لێ ببینن و هەروەها بۆ وێبینارەکانی پێشوش ئەتوان سەردانی با بڵێن یوتیوبەکەمان بکەن لەوێ باڵین وێبینارەکانمان بڵاو کردێتەوە ئێمە هەر وێبینارێکی کەشکە لە داهاتوات بکەین دووبارە لەوێ بڵاوکرێتەوە ئەتوان وێبینارەکان لە کیس خۆتان نێ دەست خۆش بێ. بەس وەکو پێم وتن ئەم لینکە ینی بچنە سەری هەمووی تایە هەم بە عەرەبی هەم بە ئینگلیزی هەم بە کوردی لەبەرەوە ئیشەکەتان زۆر بۆ ئاسانەکە گەر هەر ئێستا بینی بێتان ئەمە بوو ئافۆ بۆ نایەتەوە سەری با بڵین لینکی وەزارەتی بازرگانی و ئابووری www.mtikrg.org. ئەوە منیش بۆ مناردنەوە هەر زۆر باشە هەموو معلوماتەکە KRG. بەڵێ زۆر باشە ڕاستەوخۆ زۆر باشە ئەگەر پرسیارێکتان هەبوو بۆ زریان خان دەستان خۆش بە زریان خان سەبارەت بە وێبسایتە کە زریان خان ئاماژەی بە ڕاستەخۆ کە وێبسایتەکەتان کردەوە لە بەشی خوارەوەی وێبسایتەکە هەموو ئەو لینکانی کە زریان خان با بڵین کردیەوە کە ئێستا لەسەر سکرینەکەیە ئەتوان لە ڕێوە زانیاریەکانتان دەستکەوێت. زۆر خۆشحاڵین کە ئەمڕۆ ئامادە بوون لەگەڵمان لە وێبیناری هەفتەی چوارەمی مانگی تۆمارکردنی کار لەگەڵ فایبۆن. ئینشاءڵڵا بە خۆشحاڵی و لە هەفتەکانی داهاتوویش وێبیناری کەمانەوێت. لە دوای تەواوبوونی ئەم وێبینارە بە لەڕێی ئیمێلەوە دوو فۆرمتان لەگەڵ شەیرەکەم. فۆرمی یەکەمیان تایبەتە بە تۆمارکردنی ناوەکانتان وەکو بەشداربوو لە وێبینارەکە. فۆرمی دووەمیان تایبەتە بە هەڵسەنگاندنی ئێوە بۆ ئەم وێبینارەی ئەمڕۆ. خۆشحاڵە بین ئەگەر ڕاو و سەرنج و تێبینەکانتان بزانین لەسەر وێبینارەکە. ئەگەر هەر پرسیارێکتان هەیە ئێمە لە خزمەتانین و گوێبیستی پرسیارەکانتان بین. زۆر باشە بەس کاکڕاوژێک پرسیارم هەبوو لەبارەت بە خۆتان هەبوو لە بۆ چۆنیەتی کە ئەتو پرۆژەی خۆت هەبیتن بسەم سێ بوو و مانگی یەکەم دووەم سێم بەس ئەمن زۆر مەحلوماتم هەبوو ئیشی خۆم هەبوو کاتی قەڵ مانگی ئەوانە دەست پێ بکەین بەس لە بە کەرەنتینی هەمومان ڕەبس کردەوە
بەس دەتانی معلوماتێکی گشتیم پێ بکەی مانگی یەکەم چ دەکەن دووەم سێم ئەوانە کوڵە مانگەکان با بڵین پرۆگرامەکە پرۆگرامی ئینکیوبیتەرە ئەو پێم وابێ مەبەستی لە پرۆگرامی ئینکیوبیتەری یاخود باڵێن ئیگنایتی هەولێرە کە لە هەولێر هەمان بوویمە بە زمانی ئینگلیزی بووم ساڵ لە مانگی یەک دەسی بێکرد سێ مانگی جیاوازە بێ باڵێن کەوترێ سێ مانگی جیاوازە بێ مەبەست لێ باڵێن وەجبەی سێ مانگی هەرمانگی و وەجبەیەکی تایبەتی خۆیە بێ لە کۆتایشە با بڵێن ئەڕۆنە قۆناغی دووەمە کە ئینکیوبیتەری پێوترێ ئینکیوبیتەرەکە سێ مانگی بەردەوام و بە بەشداری باڵێنەوە بەشداربووانە بە بەردەوامی لە پرۆگرامەکە بن بەڵام ئەمەی ئیگنایتەکە تەنها یەک مانگە بێ تاکتی گەشتم دەست خۆش سپاس لە خزمەتان کەسێکی کەتان پرسیارێکتان هەیە زۆر سپاس بۆ ئامادەبوونتان بە هیوای گڕاوێش بەس با یەکشت ئەوەی بڵێن لەو داواکاریانی کە بۆ هێما بازرگانێکە باسم کرد ئیشارەتم پێەیە طبعاً وەکو پێم وتن بەپی یاساکە بێ پارێزەرێک هەڵسێ بەم ئیشانە لەبەرەوە ئەو شتانە ئەزانێ مەسەن وەکو وتمان عقدی تەسیس ئەگەر کۆمپانی ئەوانە هەبێ وەکو کۆنووسی کۆبوونەوە یعنی شتێکی قورس نییە کاتێک کە تۆ بەم حامێکاڵی و خۆی ئەو شتانەی یا لایەتی ئەگەر خۆت محامیت هەیە ئەگەر نیشتە ئەو کاتە خۆی ئەتوانڕێ ئەوە بۆ تاوتۆ بکە کەچی پێویستە و پێویست نییە لەبەرەوە شتێکی قورس نییە ئەگەر هاتە بەرچاوتان کە بە محامێکەتان و ئەو هەموو ئەوشتانتان بۆ حازرەکات زۆر باشە زریان خان دەستان خۆش بێ و لە شێوەش ساغ بێ دووبارە سپاس بۆ بەشداربوونی ئەوەش بەڕێزان بە هیوان لە وەبینارەکانی داهاتووتان بینینەوە و کاتێکی خۆش بۆ هەموو لایەک